جاری وا هەیە قسەکردن فەلیەقول خەیڕەن قسەی خێر بکە لە بەرامبەر نادادیەکە، لە بەرامبەر نەعەدالەتیەکە، لە بەرامبەر ستەمێکە، لە بەرامبەر خورانی مافی کەسێکی بێچارەدا تۆ دەنگ بەرز دەکەیتەوە، ئەڵێی نا، ئەڵێی نەخێر، ئەڵێی لەگەڵ ئەوەیان نیم، ئەڵێ ئەمە ناڕەواییە، ئەڵێی ناحەقیە. کەواتە ڕەوشبەرزی ئەوە نییە تۆ بەردەوام ستەم لەبەر چاوت بێ، نادادپەروەری لەبەر چاوت بێ، مافخورانی خەڵک لەبەر چاوت بێ، بە ناوی ئەوەی من کەسێکی سەنگین و قورسم و کەم قسە دەکەم بێدەنگیم هەڵبژاردووە. ڕەوش بەرزی لەو کاتەدا ئەوەیە بە دەنگی دلێر بڵێی نا، هەڵوێستت هەبێ ماف بۆ مافخورا و بژێڕیتەوە، تەنانەت ئەگەر بە پشتیوانی لێکردنیش بێ تۆ دەسەڵاتی ئەوەت هەیە قسەی خێر بکەیت. بەڵام ئەگەر زانیت قسەکانت خێر نین یان خێرن بەڵام دەرئەنجامیان خێر نابێ، چونکە قسە وەکو تۆوێک وایە کاتێک گەنمێکی جوانی دەست بژێری پاک و پوختت پێیە نابێت لە هەموو شوێنێکە فڕێدەی. واجبە ئەم گەنمە ئەم دانەوێڵە جوانە کە زاد و زەخیرەی مرۆڤە و نانی لێ پەیدا دەبێ نابێت لە مشتابی هێڵیتەوە، چونکە دواتر وەڕز دەبی لە شوێنێکا دەڕژێ و خەسار دەبێ. نابێت لە ماڵەوە بیهێڵیتەوە، ئەسپێ لێ دەدا، حەشەرا لێ دەدا، ساڵێک دوو ساڵ خۆی دەگرێت و دواتر دەفەوتێ. ئەی چی لێ بکەی؟ ئەبێ بیچێنی. قسە ئاوایە بیچێنە، بەڵام ئایا دانەوێڵەکە لە هەموو شوێنێکا فڕێدەی بەدڵنیاییەوە نەخێر. دانەوێڵەکە لە شوێنێکا دەچێنی کە زەویەکە گونجاو بێ بۆ چاندن، بەردەڵانێک نەبێ، سەرشاخێک نەبێ و هەروەها کەشی چاندنەکەش بێ. ئێستا تۆ لە ناوەڕاستی هاوینە گەنمەکەت بچێنی بە زەویەکە، هەرچەند زەویەکە بەپید بێت، چونکە باران نابارێت، چونکە کاتی ڕوانی دانەوێڵە وەرزی نییە، گەنمەکەت بە فیڕۆچوو. قسەکردنیش فەلیەقول خەیڕەن ئاوایە، قسەکە دەبێت خێر بێ لە ذاتی خۆیدا و لە شوێنی خێردا بێ و بۆ ئامانجی خێر بێ و دڵنیاژبی سەرئەنجامی خێر دەبێ، نەک خوا نەخواستە لەم قسە خێرەی کە تۆ دەیکەی لەو سەرەوە ئەنجامەکەی فیتنەیەکی لێ پەیدا بێ. لەو حاڵەتەدا کە زانی خێری لێ پەیدا نابێ، بەشی دووەم ڕەوشبەرزیە ئەو لیەسموت یان بێدەنگ بە، کە زانیت قسە خێرەکەت سەرنجامی خێر نابێ و دەرەنجامێکی فیتنەی لێ پەیدا دەبێت. جاری هۆیە قسەکان حەقن، ڕاستن، جوانن، بەڵام نەوتنیان باشترە، چونکە لە نەوتنیا کە نەیڵێ هیچ کەسێ تووشی زەرەر نابێ، بەڵام بەوتنی ئەو قسەی تۆ کە حەق و ڕاستیە دەرگایەکی خراپە دەکرێتەوە، سەرنجامی خێر نابێ. ڕەوش بەرزی لەو کاتەدا ئەوەیە ئەو لیەسموت بێدەنگ بە. کەواتە ئەمە ضەبتی لیسانمان بۆ دەکا، لە ڕووی زمانەوە ڕەوشت و ئەخلاقی مرۆڤ دەردەکەوێت.